إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست خوشكو برا الرزكان، سلامي خواه لهم ولايكتان به داوكارم خواهي پروردگار وخاترنا وجوانكاني خواهي هدايت من بدا إيمان من قائم وبهيز بكا لفتنو آجاو ومشاكل كاني أم سردما رزقار من بكا بالرزان. أمروتين خزمتي یاسای ژمارە 36 لە یاسا قورئانیەکان لە بنەما قورئانیەکان، ئەویش فەرمایشتی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە لە سوورەتی هوودا ئەفەرمێ خوای تەعالا فاستقم كما أمرت، بە پێغەمبەرە فەرمێ صلى الله عليه وسلم فاستقم كما أمرت. ئاەتی 112 سوورەتی هود. خوای تەعالا پاشەوەی لە ئاەتەکانی پێش ئەم ئاەتە باسی قەومەکانی پێشومان بۆ ئەکات و لەگەڵ پێغەمبەرەکانیانە ذلك من أنباء القرى نقصه إليك عليك أي محمد صلى الله عليه وسلم. ئەوە هەواڵی شار و لادیەکانی پێشووتر، ئەوە هەواڵی پێغەمبەرەکان و قەومەکانیان لە شار و لادیەکانە کە پێشی تۆ بوون بۆمان گێڕایتەوە. منها قائم وحصيد، هەیانە تا ئێستا ماوە بەهۆی ئەوەوە کە شوێنی پێغەمبەرەکان کەوتن، بەهۆی ئەوەوە کە ڕێگای باشیان گرتە بەر هەشیانە خوای تەعالا لە ناوی بردن، ئیبادەی کردن، بەهۆی ئەوەوە کە سەرپێچی فەرمانەکانی خوایان کردووە. وما ظلمناهم، خوایش زوڵم لە کەس ناکا خۆشەویستەکانم، ولكن ظلموا أنفسهم، خلق خوي ظلم لخوي أكا، خوا ظلم لكس ناكا، خلق خوي ظلم لخوي أكا، خوي اشتكان لخوي تيك أدا. فما أغنت عنهم آلهتهم، كوا أو خواو پرستراواني كأوان آيان پرست جگل لخوا التي يدعون من دون الله من شيء، كوا هموي قشت فريايانا نقشت فريايانا. دوای چەند ئاەتێک دوای ئەوە خوای تەعالا بە پێغەمبەرە فەرمێ صلى الله عليه وسلم فاستقم كما أمرت ومن تاب معك. دەی لەسەر ڕێبازی خوا، ئەو ڕێبازەی کە خوا ئەمری پێکردووی لەسەری بەردەوام بە و لامەدە بەم لاو بەولایە، خۆت و ئەوانەشی کە شوێنت کەوتون تۆ بەیان کردووە و شوێنی تۆ کەوتون هەوڵ بدەن لەسەر ئەو ڕێگە ڕاستە بەردەوام بن، بەم لاو بەولایە لامەدەن، ولا تطغوا زیادەڕەوی مەکەن، شلڕەوی مەکەن، إنه بما تعملون بصير. خواي پروردگاریش بینایە بە هەموو کار و کردەوەیەک کە ئێوە ئەنجامی ئەدەن. زۆر گرنگە ئەم قاعدە قورئانیە خۆشەویستەکانم فاستقم كما أمرت، زۆر گرنگە ئەمە بابەتەکە زۆری ئەوێ، بەس من هەر چەند هەڵوێستەیەک چەند وەقفەیەک ئەکەین لەسەر ئەم ئاەتە، بەڵکو ئینشاء الله یعنی توانێتمان هەندێک ئیسفادەی لێ بکەین. یەکەم خاڵ خۆشەویستەکانم، خوای پەروەردگار بەبێ منهەج بەرەڵامانی نەکردووە. خوای پەروەردگار کە ئێمەی خەڵق کردووە بەبێ بەرنامە بەرەڵای نەکردوین لەسەر زەویە چیەکەین بیکەین، دەستی لێبەر نەداین خوای پەروەردگار، بەڵکو خوای پەروەردگار پێغەمبەرەکانی بۆ ناردوین و پەیامی لەگەڵ پێغەمبەرەکانە بۆ ئێمە ناردووە تاوەکو ئێمە لەسەر ئەو بەرنامە و پەیامە ڕێ بکەین، ژیانمان لەسەر ئەو بەرنامەیە دامەزرێنین. يعني اگر تو عقلت وابه كخوال لسر زويات توي خلق كردو برالاتي كردو اما زور زور يعني نفهمانه ام عقليته، زور زور جيلانه ام عقليته. بلكو خواي پروردگار هیچ بەندەیەک لە بەندەکانی بەرەڵانە کردووە
کاتێ خەڵقی کردووە بەرنامەی بۆ ناردووە بە پێی بەرنامەکەی خوا بڕوا سەرفراز ئەبێ سەرکەوتوو ئەبێ لە بەرنامەکەی خوالادا تووشی نەکبەتی و بەدبەختی ئەبێ هەر لە دنیا چجا لە قیامەت. وأن هذا صراطي مستقيما خوای تعالى فرمي وأن هذا صراطي مستقيما أمر يقال راسكي منه أمر يقال راسكي منه بياني كردوه لقل بيغمركانا بيامي بو ناردوين أمر يقال راسكي منه خوای تعالى فرمي فاتبعوه شون ريقاي من بكون شون أو ريبازة بكون كمن بوتانم داناوه من عالم الغيب من خلقتانم كردوه من أزانم إيوه تشي باشا بوتان وتشي خراب بوتان ڕێبازی من بگرن خەسار ناکەن بە عەقڵی خۆتان و بە فامیدەی خۆتان شت لە یەک دەنەوە تووشی هەڵە ئەبن لەبەرەوەی ئێوە نازانن داهاتوو چی ئەبێ. ئێوە بەرنامەکانتان بۆ ئێرە ئەشێ بەڵام بۆ شوێنێکی تر ناشێ. بەرنامەکانی ئێوە کوردبینە بەرنامەکانی ئێوە تەنها لەوانەیە بۆ شارێک باش بێ بۆ وڵاتێک احتیمال هەیە مدەتێک باش بێ بەڵام بەرنامەیەک کە بە کەلکی مرۆڤایەتی بێ بۆ هەموو دنیا و لە هەموو سەردەمەکانە بۆ هەموو نەوەکانی داهاتوش بەرنامەی خوایە چونکە خوای پەروەردگار خۆی ئەزانێت چی خەڵق کردووە حتا قیامەتیش خوای پەروەردگار ئەزانێت چی ڕوئەدا چی بەرنامەیەک باشە بۆیە بەرنامەی خوا لەگەڵ بەرنامەی مرۆڤەکانە زۆر جیاوازە. ئێستا تەماشاکەی حیزبێک ڕئیسی حیزبێک هەڵەسێ بەرنامەیەک دانا بۆ وڵاتێک ئەو کابرایە چەند عاقڵ بێ چەند ژیر بێ چەند لێ هاتوو بێ سەیرەکەی بەرنامەکەی بۆ مدەیەک ئەشێ وەکو بەرنامەی خوای پەروەردگار نییە بەرنامەی خوا بۆ هەموو زەمانێکە بۆ هەموو شوێنێکە بۆ هەموو کەسێکش ئەشێ. جێبەجێکردنی بەرنامەی خوا عەدالەت و دادپەروەری لەسەر زەویە بەرپاکە جێبەجێ لادان لە بەرنامەی خوا و شوێنی بەرنامەی غەیری خوا بکەوی خۆشەویستەکانم گومڕاییە سەرلێشێوانە بەدبەختیە قوربەسەریە حتى بۆوانەی کە شوێنیەکەون لە ژیانی دنیاش چجا لە پاشە ڕۆژە. بۆیە خۆشەویستەکانم فەرقی هەیە بەرنامەی مرۆڤ لەگەڵ بەرنامەی خاوەنی مرۆڤەکان. بەرنامەی مەخلووقێک لەگەڵ بەرنامەی خالقە یعنی مەخلووق و خالق چەندێ فەرقیان هەیە هەر ئەوەندە لە یەک دەنەوە مەخلووق و خالق یعنی مرۆڤێک لەگەڵ خوا جیاوازی خوا و مرۆڤ چەندێکە بەرنامەکانشیان وایە. ئێمە شت ئەبینین بەس نازانین بینینەکەمان حەدێکێ سنوورێکێ بەس خوا کاتێ شت ئەبینێ سنووری نییە. ئێمە ئەبیسین بەڵام بیستنەکەی ئێمە سنووردارە یعنی من لە پشت ئەم دیوارەوە یان لە مەسافەی ئەوە نەشت ئەبیسم لەوە زیاتر نابیسم نازانم لە پشت ئەو دیوارەوە چی هەیە بەڵام خوای تەعالا بیستن و بینینی و علمی و زانستی ئەمانە هەمووی بێسنوورە. حتى تەنانەت علمی پاشە ڕۆژیش ئەزانێ غەیبیش ئەزانێ پەنهانیەکانیش ئەزانێ بەس من نازانم دە دەقەی ترچی ڕۆدا بەڵکو دەقەیەکی ترچی ڕۆدا. بۆیە بەرنامەی من بەقەدەری بینین و بیستن و عەقڵەکەی خۆمە علمەکەی خۆمە بەڵام بەرنامەی خوا بەقەدەری خۆیەتی بەقەدەری زانستەکەی خوای پەروەردگارە بەقەدەری بینین و بیستنەکەی خوایە. سەی چەندە فەرقی هەیە ئیتبا بەرنامەی بەشەرەکە چەند عاقڵیش بێ ئێخوا لەکوێ بەشەر لەکوێ. ئێبراینە بۆ من شوێن بەرنامەی بەشەر بکەوم بۆ شوێن بەرنامەی بەشەر بکەوم یعنی سەبیری لێ بکەرەوە من بۆ شوێنی فلان حزب و فلان گروپ و فلان لایەن و کە بەشەرێک تایە حکومەکایە بەشەرێک تایە شتەکانی داڕشتووە ئەی بۆ شوێنی بەرنامەی خوایەک نەکەوم کە خالقی هەمووانە و بەرنامەکەی گشتگیرە و بەرنامەکەی هەموو مواسەفاتێکی تایە هەموو مواسەفاتێکی جوانی تایە. ئەمەیە مەسەلەکە. وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ليلا مدن ولا تتبعوا السبل آمان ورياي أم لا أولا بن شوێنی ڕێگاکانی ئەم لا ئەولا مەکەون فتفرق بكم عن سبيلي لە ڕێگای خوا لاتانەدا هەر کەسێک بێ چەندی عاقڵ بێ چەندێ ژیر بێ مادام کەسەکە پێغەمبەر نەبێ مادام کەسەکە شوێنی پێغەمبەران نەکەوت بێ بەڵکو ئارەزووی خۆی و عەقڵی خۆی شت بکات لا طبعا لا ئەدا خوا پەنامان بدە. ذلكم وصاكم به أمد وصيتي خواه بو إيوه لعلكم تتقون تاوكو بجواني لي تيبقن. خواه تعالى أم برنامية تنها أمري بمنو تو نكردوه ببيغمرش أمري كردوه أفرمي فاستقم كما أمرت أي محمد تو لسن أمر يبعز بردوان با ومن تاب معك وأوانشي لقلطان يعني بيغمر خو برنامي خوي نية
يعني ئێمە ئەڵێن با شوێنی سنەتی پێغەمبەر بکەین با شوێنی ئیسلام بکەوین ئەمە خۆ بەرنامەی محەممەد نییە ئەمە بەرنامەی خوایە محەممەدیش ئەبێت لەسەری بچێ و هەموو ئەوانەی کە شوێنی محەممەد کەوتون و تۆبەیان کردو لەگەڵ محەممەدا ئەبێ شوێنی بکەون جا زۆر گرنگە ئێمە ئەم خاڵە بزانین فلذلك فادعوا واستقم كما أمرت ئەی محەممەد بانگەواز بۆ لای ڕێگاکەی خوا بکە بانگەواز بۆ لای ڕێگاکەی خوا بکە ئەمە کەلیمانە کشتی معنای هەیە لی بکۆڵیتەوە زۆر شت ئەگەیەنێ یعنی ئەی محەممەد بۆ لای بەرنامەی خوا خەڵک بانکە نەک بۆ لای بەرنامەی خۆت محەممەد بەرنامەی نییە تا خەڵکی بۆ لا بانکە هەر کاتێ ئێمە مەلایش بین عالمیش بین شێخیش بین هەرچەندێ گەورە بین هەرچەندێ پلە و پایەمان بەرز بێ ئەگەر خەڵکمان بانگ کرد بۆ لای خوا ئەوە تەواوە بەس هەر کاتێ خەڵکمان بانگ کرد بۆ لای خۆمان بەس لە ژێر بەرنامەی خوایە ئیترەوە نەکبەتیە ئەم خاڵە زۆر گرنگە یعنی خەڵک بانکە بۆ لای خوا بۆ لای بەرنامەی خوا چونکە ئەوە سەرفرازیتیایە یەک شتێکی نەفسی خۆتی تیا نەبێ ئەبێ فلذلك فادعوا واستقم كما أمرت ولا سرشي بردوان بە یەک جارێک لە ژیان تەنابێ ئارەزووی خۆتی تێکەڵکەی ئێمڕۆ زۆرێک لە مەلاکان زۆرێک لە شێخەکان زۆرێک لە گەورەکان ڕاستە على ئەساس بۆ لای ئیسلام خەڵک بانگەکەن گروپێکی لاونا گروپی فلان و گروپی فلان بەس واللهی هەر نەک لە ناو دڵە بەڵکو دیاریشە بۆ لای خوا خەڵک بانگ ناکە ئەسڵەن ئەوەی بیری لێ نەکاتۆ دینی خوایە ئەیداتە قەیدار و دیوارەگوێی ناداتێ دینی خوا چی پێتێ با مهم ئەوەیە خۆی گەورە ببێ مهم ئەوەیە خۆی لە ناو خەڵکا مهم ببێ ئیتر ئەڕاتە سەر تەلەڤیزۆن ئەڕاتە سەر نازانم چی مهم ئەوەیە بەس خۆی گەورەکە یعنی لە ژێر ناوی خوا خۆی گەورەکە ئەگینا ئەگەر ئینسان بۆ لای دینی خوا خەڵک بانکە ئەبێت تەنها مەبەستی خوای پەروەردگار بێ و هەر شتێکیش بەرژەوەندی دینی خوای تیانە بێ ئەبێ بدەیتە قەی دیوارە جا زۆر گرنگە ئێمە ئەم شتانە بزانین لە ژیانمانە ضرورە ئەمە بزانین بۆ ئەوی بزانین شوێن کی ئەکەوین بە چی مەلایەک ئەخەڵەتین بە چی گروپێک ئەخەڵەتین خوای تعالی بە پێغەمبەرە فەرمێ قل ئینەما ئەنا بەشەر الله يعني ئەم ئایەتانە نازانم چۆن تەفسیری کەم بۆتان نام چۆن بۆتانی ڕوون کەمەوە خوا بە پێغەمبەرە فەرمێ بڵێ من بەشەرێکم ئینەما ئەنا بەشەر يعني خوا بە پێغەمبەرە فەرمێ پیان بڵێ من بەشەرم ها دوای نەکەم منتان لێ بێتە خوایە شوێنی من بکەون ئینەما ئەنا بەشەر يوحى إلي وحي خوان بوتي مقصي خوم نية يعني إنما أنا بشر يوحى إلي أنما إلهكم خواي إيوه الله إله واحد يك خوايا فاستقيموا إليه شوني خوابكون شوني الربازي خوابكون واستغفروه وويل للمشركين بدبختي بو كسانيك لقل خوايا أو باش بالريارة دا خالي كي ترخو شو سكانم أمر يبعزا بردوان بون لسري كإمام بس كمان وياك أو آيات تفسيرك إن فاستقم كما أمرت آسانية حتى في غمر صلى الله عليه وسلم روايات كراوة كفرميتي شيبتني هود وأخواتها فرميتي براسي هود يعني سورة هود وأخواتي سورة هود يعني مثلا سورة فصلت كأوباسك فاتحة كتأكيد لسركات أو آياتاني تركحات تأكيد لسر استقاماكم في غمر فرمي بيري كردم أبو بكر برسالي ليك علي في غمر إخوة علاماتي بيريتي للريش تادر كوتوا أفرمي شيبتني هود وأخواتها بيري كردم يعني بردوان بون لسر دين دارتي بيرتكا خوش يسكان يعني آسانية بويا للروجك حفدجار بس لا نيوجا فرزكان تول لسرتا بلي اهدنا الصراط المستقيم حفدجار تول روجي حفدجار دوباره يكيتو بس لفرزة جيجا للسنة قشت ركات يا تو تأكيدك اهدنا الصراط المستقيم يا ربي خوايا هدايات ما مدبو سر رقا راستك يا ربي نما خيت سر رقا اواني قوم رابون يا ربي نما خيت سر رقا اواني كليان تربوي يا ربي خوايا معناه فاتحة اواه اهدنا الصراط المستقيم صراط الذين رقا في غمران رقا في اوتشاكان رقا شهيدان صراط الذين أنعمت عليهم أو أنعمت عليهم كيم أو يكل سورتي نساء أخوات تعالى فرمي من الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك الرفيقا يا ربي خوايا من خيت سرق أوانا يا ربي خوايا من بخواكم هيج نيم هيج دصلاتك منية قوتهم هربتوية يا ربي خوايا من خيت سرق بياو شاكان رجاي بيا غمران رجاي أوانيك نعمتي قوت الرشد سريانا نك رجاي أوانيك قمرابون نك رجاي أوانيك ليان تربوي
غير المغضوب واني خواليان توربوا وانشك قمراب ولا الضالين. اما تولى الروجك هفدجا بس لفرزكانه دوباريه كيتو قشت ركاتي بو قرنجي ام موضوعات شو ام موضوعات قرنجه براينا ام موضوعات قرنجه ام موضوعات قرنجه ام استقامه لسر يقاي راس تقينا لسر يقاي لا ندي بلاي ام لا بلاي تنري بلاي شلربيه والله قرصه في غمراني بير كردوا في غمركاني بير كردوا بياوچاكان يعني كم كسيه حتى يعني اما مساله خطره يعني يصير تماشاك لناو مسلمانانی شا لبابا پیران منو بگرین اوانی که پیش ئێمە بوون کەم کەسێ توانیوتی تاخیر بیوە يعني من كم پیاوم بینیوە 50 ساڵ بۆ نمونە لەسەر ئەم ڕێبازە بەردەوام بووە گشت ڕۆژێ هاتووە بۆ مزگەوت گشت ڕۆژێ قورئانی خوێند گشت ڕۆژێ نوێژی کردووە يعني قورسە ڕۆژێ نییە دوو نییە سێ نییە ئەمە ئەگەر ڕێبازەکە وەک خۆی وەرنەگری لێت تێکەدا ئەگەر دینەکە قورسر کەیتۆ زیاتر بەخوا ناتوانی بەردەوام بی شلیشی کەیتەوە لە دەست دەرەچێ بويا أبي حد وقت خوي زيادة ربي نكي يعني بون من إسلام أركان إيمان مانه وأركان إسلام مانه أركان إيمان بريتيا إيمان بخوا بملائكة بكتب آسمانه كان ببيغمران بالروجي دعاء بقضاء وقدر خير وشر إيمان أركان كان إسلامش بريتيا لا شايت مان لا نيوش كردن لا روجو قرتن لا زكاة لا حج يعني أمانة أساسيات كانن أقرتوا لسلام أساسياتنا بالروي يترور ذكاري كان حموما يعني احتماليه مثلا توشي هلا بينتيايا يعني احتماليه نتوانين ببردوام بين لسر وردكاري كان بس تسال اساسيات كان كابرات لا بيغمر اخوا صلى الله عليه وسلم وتي بيغمر اخوا ما بما مسلمان طبعا سوني بيغمر داوتي سون تدم بخواتو اخوا ناردوتي وتي بله فرمي سون تدم بخوات شي بيدوتو اخوا فرمي يعني مثلا فيري شايت ماني كرد فيري نيوجي كرد بيغمر اخوا صلى الله عليه وسلم فيري زكاتي كرد فيري روجوي كرد فيري اماني كرد يعني لو كانت حج فرز نبو كابراوتي يعني امانه فرزكاني اسلاما يعني امانه بكم تواوي ترخوا لهم قبولك فرميلاتي قبولك فرمي كابراوتي اخر من زياده ناكم هر اونا اماناكم هر اماناكم زياده ناكم اتتوا خوالم قبولك فرمي خواليت قبولك كابرا كوت الريو رويش بيغمري خاص الله صلى فرمي سرفراز بي اجر راسك على الخوايا يعني اجر هاد لسر اوانه بردوام به يعني براينا وردكاريا كان او وردكارياني كامرو يعني شري لا سركريو لا تلفزيون اما لا سين دركاو او كسين دركاو هنا كان اماني يعني اما شيء يعني ام وردكاريانا تشين يعني اما لكوي دين هبريتيه لا ما اساسيات كان بريتيه لا ام وردكاريانا او يعني هر حكي شيء يا ابوه لناوي لزمان في غمري صلى الله عليه وسلم لو وردكاريا كان كيشبوه يعني كابرا الرابم دوكس هان لدشتيكا هان لدشتيكا ام دوكس نيوش ديتا بان كاتي نيوش ديتا سرا كاتي نيوجي مثلا عصر ديتا سرا او نيه بتيمم نيوشكاني انا كان او نيه بتيمم نيوشكاني هر دو صحابك دواي او ام دو صحابيه توزي الريكن او بيننا يكي كان الله والله دشت نيوجي عصر مالتي هيك يعني الله والله كاكا من بوين تيمم ممكن لبرو او نبو ما دام او دسك من دزنيو شكل دوباره كمو نيو شكل دوباره دزنيو شكل مو نيو شكل دوباره كمو دزنيو جي قردو نيو شكل دوباره كده اوي تري عمتي والله كاكا من او كاتي كنيوج كاتي نيوج هاتبر او نبو تيمم ممكن نيوج ممكن يت دوباره ناكمو بشر واه يعني مش تانا رودا دينا خدمتي في غمر اخوا صلى الله عليه وسلم في غمر اخوا صلى الله عليه وسلم بويان كدوباره كردو فرمي ان شاء الله دو جار اجر دست بركه شو ما عنده دوباره كردو لك الاجر مرتين امي تريان كدوباره نكردو فرمي اصبت السنه فرمي تو سنتي من بيكا تو لما زعم نايم زياتر خولي كيتوا لنا اصحاب كاني في غمره صلى الله عليه وسلم لسر مسلي عقيدش خلاف هو يعني عائشه خويل الرازي بها فرمي في غمره صلى الله عليه وسلم كتشو اسمان لشوي اسراء ومعراج خواي بيني ابن عباس خويل الرازي بها فرمي هرجيز خواي نبيني نعم ينقصب اوكا ونعم ينقصب اوكا موضوع انا بو قورب كتيتو يعني ام دينها روايه خوي تعالى لقرآن في الوزاء آيات كتاب زاندو أجر هر كسي بقرته ولا آيات إتر خليك أم إيشانا نابه أم ورد كاريانا جورنا كاتوا برون تماشى آيات بكم كخوي تعالى لسورة آل عمران آيات حوت قشتان برون دعي تماشاي كان
ئەوانەی کە سەریان ئەخورێ بۆ ئەم بابەتانە یان بێتاقەتن لەم بابەتانە بڕۆن ئەو ئاەتە بخوێنەوە بزان خوای تەعالی فەرمێ هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمة خوای تەعالی ئەم قورئانەی دابەزاندووە بۆ سەر تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئاەتێکی تایە محکەمە معناکانی ڕوونە هەموو کەسێ لێی تێگا بۆ نمونە حەڵاڵ و حەرام بۆ نمونە مەسائیلی عەقیدە مەسائیلی عیبادەت ڕوون ئاشکرا دوو کەس خلافی تیانە واضح هن أم الكتاب يعني أصلي قرآن بريتي لوانا زوريني قرآن وحديثكاني في غمر صلى الله عليه وسلم بريتي لو آياتاني لو حديثاني محكما وأخر متشابهات هندي آيات هي يعني هندي حديثية متشابهة يعني دو معناها هلقري سي معناها هلقري قابلة معناه كي واضحني بيجي بس أو معناها هلقري بلكو قابلة بويدو سي معناها هلقري يعني هرجاري وهي أو كس نايزاني يعني معناه كي أصلا خوانا كس نايزاني فأما الذين في قلوبهم زيغ أوانيك ضليان نخوشا أوانيك ضليان نخوشا يتر هركسيك فأما الذين في قلوبهم زيغ أوانيك ضليان نخوشا ضليان جناوية ضليان حزي الدنيا تياما بو نفسي خوان هولدا فأما الذين في قلوبهم فيتبعون ما تشابه منه لنا آمها مؤات قرآن وحديث في غمرة هالكي نشتي بچوكا جزئياتا وردكاريا كان كدوسيا معنى هلقري ودواي تشابهات كان الرياكن بدواي أو أكون بوشي ابتغاء الفتنة أبو قرآن وتيجي بخواق سيمني تيانية يكي لبياو شاكان الله من أجر نازانم چیە کەم گوم ببێ یعنی بۆ نمونە سویچ سیارەکەم گوم ببێ لە قورئانای دۆزمەوە والله برایە بگەڕێنەوە بۆ قورئان هەموو شتێک حەلەکە ڕێک باس ئەماناکە ئەوانەی کە دڵیان نەخۆشی تایە بە دوای شتێک تەشابوهاتەکان ئاگەڕێن مەبەستیان نانەوەی فیتنەیە مەبەستیان بۆ پلەپایی خۆیان بەرزکەنەوە ناوی خۆیان بەرزکەنەوە وأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله يعني بشيء معناه كيف كان كل بجوري أرزوي خوان هو أرزوي خوان وما يعلم تأويله إلا الله هني أو متشابهاتنا تأويلك وتفسيرك بس خو عايزاني لمعناه كجربوا السين لسر الله لبياب وما يعلم تأويله إلا الله زوريني السلفي شوية كردوا أي علماء الراستقين كان علماء الربانية كان شيء كان والراسخون في العلم أوانيك ريشان دا كتاو لنا علم بياوي باشن بوخوا إيشكن أما نوانالين وكوانين شوني متشابهات كان كون ألين كل من عند ربنا ألين أما يانو أويشان هموي للاين پروردگار مانوه إما إيمان من بهموي هي والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا يعني عالم أبي وابي وما يذكر إلا أولو الألباب كسي لم قصانتي يا أخوي تعالى فرميك عقلي هبه جير به أم جا أخوي تعالى فيرمانك يمن لجاتي أو فيتنا حراوه ريايا لجاتي أو إبراهيم سر تلفزيون كانوا ديبيت بكينو أم أو بشكينته أو بشكينته لجاتي أو مسلمان مشغول كان بشتي وردو عابلين بخوي كيف خوي غيري مسلمان أمولاتك حرشي بيكا بيكا لجاتي أو خوي تعالى فيرمانك كدعاء بكين الشيطان بوشي ونمان با بقول لا نمان با ربنا لا تزغ قلوبنا يا ربي خويا ضلمان جناوي نكي بعد إذ هديتنا دعاء وهداية من ده ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب خوش يسكنم أو بياوا بيرانا بياوا جيراني لا يخومان تماشا أكي چونك لسر ريقار راستك بون هفتا صال جاري وهي كابرا تمنيتي أم هفتا صالة لا ينداوى لسر إيشي خوي بردوامها حتى قرأتو لا خوي بردوامها بلام أوانيك وكو إمام عمر أفرمي وكو الريوي حرقريكي وكو روغاني الريوي وكو شون بلان ريوي جاري أبدا جاري وكاتي راعكا أفرمي خلقانيك آوان ريقناتوان لسر ريقا راسك برون روجي أمديم روجي أوديم روجي أوديم روجي أوديم سلان ليتيك تشيكاتك زاني بلايك أمرن داوكار بخوي پروردگار بخاطر ناوجوانەکانی خۆی هدایەتمان دا نوری ایمان بخاتە دڵەکانمانەوە دا مەزرامان بکە لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ربی خۆی ئیصلاحی حاڵمان بکەی یا ربی خۆی بخاطر ناوجوانەکانی خۆت بخاطر اسم عظەمی خۆت خۆی دڵمان ژەنگاوی نەکەی دڵمان گردی تێ نەکەی یا ربی بەردەوام بین لەسەر ئەو ڕێگا جوانەی کە پێغەمبەرەکەت بۆمانی ڕوون کردوتەوە
یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین، یا ڕەبی کۆمەڵە خەڵکێک داوای دوعای خێری لێ کردوین، خوایە ڕەحمیان پێ بکەی، شیفایان بدەی، کۆمەڵێک خەڵک کێشە و مەشاکلی هەیە خوایە بۆی حەل بکەی، هەیە قەرزارە خوایە بۆی چارەسەر بکەیت و بۆی ڕەحمی پێ بکەی، ڕزق و ڕۆزی بەرفراوان بکەی بۆی بیداتەوە، یا هەیە گیراوی هەیە خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت دەربازی بکەی یا ڕەب العالەمین. کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری، زانایانمان قسەی حەق بخەیتە سەر زمانیان، هیدایەتیان بدەیت، دووریان خەیتەوە لە فیتنە و لە مەشاکل، نەبنە مای ئەوەی کە ملەتەکەش سەرگەردان بکەن. یا ڕەبی خوایە ڕەحم بە ئەم وڵاتە بکەی، یا ڕەبی خۆشی و هەرزانی تیا بەرقەرار بکەی، کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ڕەب العالەمین. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. چی بکەین بۆ ئەوەی بتوانین بەردەوام بین لەسەر ڕێگا ڕاستەکە و لا نەدەین؟ یەک، زۆر پێویستە ئیخلاسمان هەبێ. خوای تعالی لە سوورەتی ئەلبەینە تەئکید دەکاتەوە کە قەومەکانی پێشی ئێوە ئەمریان پێ نەکرابوو ئیلا بەوەی کە مخلص بن لەسەر دینەکەیان. دینەکە ڕوونە، پێویستی بەوە نییە کەس هەڵسێ بێژە وەڵام من ڕوونیەکەمەوە هەڵسێ من ڕوونیەکەمەوە. دینەکە زۆر ڕوونە، بەس پێویستی بە ئیخلاسە، کەسێک کە وما ئومیروا ئیلا لیعبدوا الله مخلصین له الدین. ئاخ ئیخلاس های لەکوێ؟ ئاخ نیەت پاکی های لەکوێ؟ ئاخ خۆکردنە قوربان دینی خواها لەکوێ؟ نەک دینی خوا بکەیتە قوربانی خۆت و قوربانی منسەب و پلە و پایەکان بەداخەوە. یعنی زۆر پێویستە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئیمانی ئینسان استقامەی نییە، ئیمانەکەت تەواو مەزبوط نییە، ناتوانانی لەسەری بەردەوامی حتا دڵت ساغ نەبێتەوە. کەی دڵت ساغ بوویەوە بۆ خوا، یەکلا بوویتەوە، ئیخلاست کامل بوو، ئەو کاتە ئیمانتیش سەلامەتە. لا يستقيم إيمان عبد حتى يستقيم قلبه. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم. لا نەدان لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئەصحابەکانی و ئەوانەی شوێنی ئەوان کەوتون بچاکی حتا ڕۆژی قیامەت، والذین اتبعوهم بإحسان رضي الله عنهم، خوالیان رازی ورضوا عنه، ئەوانیش لە خوا رازیە بن، خوا رازیانەکە. زۆر گرنگە ئێمە لە سنەتی پێغەمبەر لا نەدەین، لە ڕێبازی پێشینان لا نەدەین، لەو ڕێبازە حەقا کە ئیدعایەکەن جاری وا هەیە و ڕاستیشی لەگەڵا ناکەین. خوا پەنامان بدە. زۆر گرنگە قل إن كنتم، ئەگەر خواتان خۆشەوێ، قل إن كنتم تحبون الله فاتبعوني، شوێنی ڕێبازی پێغەمبەر بکەوە وەکو خۆی. ئیتر ڕێبازی پێغەمبەر تون ڕەویتیانە و شل ڕەویشیتیانە، ڕێبازێکی واضح و ڕوون. گەڕان بە دوای علم و عولەمای ڕەبانیە. زۆر گرنگە ئینسان مامۆسایەکی هەبێ، مامۆسایەک کە بۆ لای خوا بانگیکە. زۆر گرنگە تۆ مامۆسایەکت هەبێ پرس و ڕای پێ بکەی کە بۆ لای خوا بانگ بکە، نەک بۆ لای خۆی، بۆ لای گروپەکەی، بۆ لای حزبەکەی، بۆ لای ئارەزوەکانی خۆی. تۆ خۆی گەورەکە بەسەر تۆ بکاتە پردێ بۆ ئەوەی بگاتە هەدەف و ئامانجەکانی خۆی. زۆر گرنگە ئینسان خەریکی علمی شەرعی بێ بۆ ئەوەی سەری لێت یەک نەچێ. علمی شەرعی خۆشەویستەکانم وەرەسەی پێغەمبەرەکانە. علمی شەرعی دڵی ئینسان زیندوو ئەکاتەوە. بە علمی شەرعی تو حەڵاڵ و حرامەکان ئەزانی چی گرنگە و گەورەیە، چیش وردە و بچووکە. ئەمانە زۆر گرنگن. علمی شەرعی دلیلی تۆیە بۆ لە کاتی خۆشی و ناخۆشیەکانە، سلاح و چەکی تۆیە دژ بە دژمنەکانت. لە کاتی غەریبیە علمی شەرعی فریاتەکەوێ بێ بە هاوڕێت، لە کاتی تەنیاییە وەکو چۆن بڵێ هاودەمتە، ئەنیستە. بۆیە علمی شەرعی زۆر گرنگە. هاوڕێی باش و هاوڕێی چاک زۆر گرنگە. ئەبێ بزانن کێ ئەکەن بە هاوڕێی خۆتان. زۆر گرنگە ئینسان هاوڕێیەکی هەبێ لەگەڵ یا بەردەوام بێ، بە یەکەوە بەردەوام بن. خۆ بەرج نییە هاوڕێ خۆشەویستەکانم، یعنی وەتەنی کابراوەتەنی هاوڕێکە ئیتر لە هەموو شتێکا تێکەڵ بێ، لەسەر ڕێبازەکە بە یەکەوە تێکەڵ بن، پێی بە یەکەوە وعد بدەن، بۆ نمونە لە نوێژە فەرزەکانتانە بەردەوام بن بە یەکەوە، هاتشۆی مزگەوت بکەن، یەکێکتان دواکەوت ئەوی تریان ئاگاداری کاتەوە. من خەڵک ئەناسم یەک و دوو و سێ جاری وهەیە بە یەکەوە، حتا بۆ نوێژی بەیانیانیش یەکتری هەڵەسێنن، حتا بۆ نوێژی بەیانیان وعدیان بە یەک داوە، بە مۆبایلەکانیان جەرز بۆ یەکەکەن یەک هەڵەسێن بۆی بە یەکەوە بڕۆن بۆ مزگەوت، بۆ ئەوەی لە نوێژی بەیانیانە ئامادە بن. ئەگەر یەکێکیان لە نوێژان ئامادە نەبێت تەلەفۆن بۆ یەکەکەن ئاگادار ئەو خێرن هاتووی
ئەوە خێرە دەنگ و باسە نییە، ئەوە خێرەی يعني ئەمە هاندەرە بۆ ئەوەی تۆ لەسەر ڕێگاکە بەردەوام بی. هەیە خەڵکانێکەیە 20-25 ساڵە زیاتر ئاوا بەیەکەون، هەیە زیاتر بەخوا 20-25 ساڵە تەشجیعیەکەکەن لەسەر ڕێگای چاک، ئەمە زۆر گرنگە. بۆیە پێغەمبەر فەرمێ ئینسان لەسەر دینی برادەرەکەیەتی. و آخر شت دوعاکردن، زۆر ضرورە ئینسان دوعا بکە و داوا بکە بڵێ خوایە گومڕام نەکەی، خوایە هیدایەتم بدەی. چونکە بەڕاستی خۆشەویستەکانم ئێمە چەند زیرەک بین، چەند عاقڵ بین، چەند ژیر بین، ئەبێ بگەڕێنەوە بۆ لای خوا، ئەبێ خوا یارمەتی دەرمان بێ. من پێشی وتارەکە شتێکم نمونەی ئەو کابرایان بۆ هێنانەوە کە لەگەڵ براکەیە یان لەگەڵ هاوسیەکەیان، پێغەمبەری خوا فەرمێ برای لە شوێنی ترا فەرمێ هاوڕێی. هەموو جارێک نەسیحەتێکە ئەڵێ تۆ بۆچی تۆبە ناکەی، بۆچی نایەت دەستکەیتە نوێژ، ئەم هەموو جارێک چێ بۆ مزگەوت مەثەڵەن، هەموو جارێ ئەچێ بۆ مزگەوت، هەموو جارێ بەڕێی مزگەوتەوە دێتەوە ڕەوا بینێ خەریکی گوناحە، خەریکی عەرەق خواردنە، خەریکی نازانم چییە، ئیتر توو ڕابێ و ڕۆژێکیان توو ڕابێ ئەڵێ وەڵڵاهی قەت خوا لێت خۆش نابێ. ها دیتە براکەم ئەم مشکیلەکەمان ئەوەیە، وەڵڵاهی قەت خوا لێت خۆش نابێ، وەڵڵاهی خوا تۆ خاتە جەهەنەمە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم فەرمێ خوا ئەم هیدایەتەدا عەرەق خۆرەکە خراپەکارەکە، خوا هیدایەتی دا و ئەیوا بۆ بەهەشت، بەڵام ئەو گومڕا ئەوێ سەری لێ تێکە چێ بۆ جەهەنەم. شتەکان بەدەستی خوایە. ئەم دڵی توا لە بین دوو پەنجەی خوای پەروەردگارە، بەم لایە یان بەو لایە دوعا بکە بڵێ خوایە دڵم بەرەو لای چاکە هیدایەت بدە. بەدەست ئێمە نییە، بەخوا هەمووی بە